هەمیشە دەوترێ هەمومان نەخۆشی دەرونیمان هەیە و پێویستمان بە چارەسەرە. ئایا ئەمە ڕاستە؟ بێگومان نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە. ئێمە ڕۆژانی خراپ و ڕۆژانی باشمانەیە. هەندێک ڕۆژ دڵمان خۆشە و هەندێک ڕۆژ دڵمان تەنگە. بە هۆکاری کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی ئابووری سیاسی لەوانەیە بە کۆمەڵە گرفتی سۆزاریشدا بڕۆین، بەڵام ئەمە مانای نەخۆشی دەرونی نییە. نەخۆشی دەرونی کۆمەڵێک مەرجی دیاریکراوی هەیە. پێویستە لە کاتی دیاریکراودا ڕووبدەن و تەنها کەسانی پسپۆڕش دەتوانن لەسەر ئەمە قسە بکەن و دەستنیشانی نەخۆشیە دەرونیەکان بکەن. ئەمڕۆ ئێمە باسی نەخۆشیە دەرونیەکان دەکەین. لەم پرۆگرامی ساڕێژدا تەکید لەسەر جۆری نەخۆشیە دەرونیەکان دەکەینەوە. باسی ئەوەکەین چۆن بزانم تووشی نەخۆشی دەرونی بوومە. نیشانەکانی نەخۆشی دەرونی چییە؟ ئایا ڕاڕایی زۆرم لەسەر شتەکان وەکەوەی دەجار دوگمەی کۆنتترۆلی سیارەکەم داگرم یا چەندین جار تاکید لەسەر داخستنی دەرگاکاکەمەوە لە کاتی چوونە دەرەوەمدا، یاخود لە کاتی دەستسوشتنە هەیە بەڕاستی یەک سابوون تەواوەکات. هەر یەک لەمانە بە نەخۆشی دەرونی داندرێ یاخود نا. حاڵەتێکی تر هەیە ئەوەیە کە کەسانێک هەیە بەردەوام بیرەکەنەوە، باشە خەیاڵیان زۆرە ڕوات، شەوان درەنگ خاویان لێکەوێت. هەموو ئەمانەکەینە تەوەری سەرەکی ئەم جارەی بەرنامەی ساڕێژ بە میوانداری دکتۆر شێروان عەبدوڕەحمان کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە. کاکتۆر بەخێر بێت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش. هەروەها میوانێکی تریشمان هەر لەم بڕگەیە لەم پرۆگرامی ساڕێژدا هەیە کە ئەویش دکتۆرە ئیسرا سەرحانە کە ڕاوێژکاری پەروەردەی و دەرونیە و پێمانەڵێ چۆن خۆمان لە نەخۆشیە دەرونیەکان بپارێزین و ڕۆڵی خێزان لە پەروەردەی دەرونی چییە بۆی بە دوور بینە نەخۆشیە دەرونیەکان. دکتۆرە بەخێر بێت. زۆر سپاس زۆر میوانداریە. سپاس بۆ ئامادەبوون. سەرچاو. باشە دکتۆر، با لەوەوە دەست پێ بکەین. سەرجەم پزیشکەکانی تر مامەڵەیان لەگەڵ جەستەی ئینسانە، لەگەڵ شتێکی مادیە، قۆڵی دێشێ بۆ منە قۆڕگی دێشێ. ئێوە زیاتر چۆنەڵێ مامەڵەتان لەگەڵ دەرونی نەخۆشە. پێم بڵێ دەرون چییە؟ ینی چۆن ئێوە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە نەخۆشیاناکەن؟ زۆر باشە. بۆ ئەوەی بزانین ئەم بابەتە چۆنە و چۆن ئێمە تەشخیصی نەخۆشی دەرونیەکەین و هەروە چۆن چارەسەرەکەی نەبێت شارەزابین بزانین دەرون خۆی چییە. باش ئەوەی زانستیە و لە زانستدا باسەکرێ ئەوەیە کە دەرون شتێکی عەجیب و غەریب نییە، ینی شتێکی سەیر و سەمەرە نییە. بریتە لە مێشکی مرۆڤ کە هەستەکانی ئێمە، بیرکردنەوەکانی ئێمە، هەڵچوونەکانی ئێمە، ڕەفتارەکانی ئێمە ڕێکەخە. باش کە گرفت لەمەیە دروست هەبێ، ئەمە لێرە ئێمە پێڵێن نەخۆشی دەرونی هەیە کەسەکە. نەخۆشی دەرونی لە دروستبوونی تێکچوونێک لە هەستەکان، بیرکردنەوەکان، ڕەفتارەکان، جوڵەکانی کەسێکە کە ئەویش بەهۆی تێکچوونێک کە لە مێشکایە دروستە بێ، واتە شتێکی لە دەرەوەی مێشک کار بکاتە سەر مێشک و وای لێ بکە بەڵێ ڕووەدا ژینگەکەمانە. بەڵام ئەوەی بڵین دەرون شتێک بێت کە نادیار بێت، شتێک بێت کە نەزانین چییە، ئەمە وتەیەکی نازانستیە. ئەوەی کە هەیە لە مێشکایە و مێشکە و ئیشاکە. هەموو شتەکان لەلایەن مێشکەوەی ئازادرێتە هەموو بەشەکانی لەشی. بەڵێ. باشە دکتۆر، دێمە لای دکتۆرە ئیسرا، بەس پێم بڵێ ئەگەر بەشێکی گشتی خودی نەخۆشیە دەرونیەکان چین، جیاوازی چییە لەگەڵ نەخۆشیەکانی ترە؟ گەورەترین جیاوازی لە نێوان نەخۆشیە دەستیەکان و نەخۆشیە دەرونیەکان ئەوەیە کە بەشێکی گشتی ئێمە لە نەخۆشیە دەرونیەکانە تەنها ئینتەرویو واتە چاوپێکەوتن و قسەکردنی کوتوێژێکە لەگەڵ کۆمەڵی پرسیارە لە نەخۆشەکە ئەیکەین. هەندێک جار پێویستمان پێبێ لەگەڵ کەسوکاری نەخۆشەکە کە لەگەڵیا دێن و یان ئەوان ئەیهێن کلینیک و نەخۆشخانە. بەو جۆرە ئێمە گەینە تەشخیصی نەخۆشەکە. بە پێچەوانەوە پسپۆڕەکانی تر تێدا تیشک بەکاردێ، تێدا ئامێری پزیشکی بەکاردێنرێ، کۆمەڵێ ئینڤستیگەیشن واتە پشکنینی تاقیگەی بەکاردێنێ. بەڵام لە پسپۆڕی دەرونیە پزیشکی دەرونیە زیاتر بە ئینتەرویو واتە چاوپێکەوتنێکە کۆمەڵێ پرسیارە لە خۆی یاخود هەندێ هەڵسوکەوتە کە لە کەسی نەخۆشایی بینی ئەوانەوە دەستنیشانی نەخۆشەکە دەکرێت. هەندێک جاریش پێویستی بەوەیەکەوە وەکو ڕابردوویەک لە نەخۆشەکە خۆی بەمان باس بکە یاخود
کە سوکارەکەی بۆمان باسکە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین تەشخیصی نەخۆشەکە بکەین. باشە دکتۆرە ئیسلام دوو جۆر چارەسەرمان هەیە ئێمە بۆ نمونە لە چارەسەری دەرونیمان هەیە و هەروەها بە جۆرەکان ڕێنمایی دەرونیشمان هەیە. ئێوە وەکو لایەنە ڕێنماییە دەرونیەکە ئەو جیاوازیانێت چیەکە لە نێوانیان هەیە؟ بەڵێ ڕاستەکەی زۆر کەس هەیە کە جیاوازی ناکە لە نێوان پزیشکی دەرونی و ڕاوێژکاری پەروەردەی جیاوازێکی زۆر هەیە. پزیشکی دەرونی حاڵەتەکان واتە چارەسەرەکە چارەسەر واتە ئەو کەسە نەخۆشە بەڵام لەلایەنی پەروەردەیی چارەسەر ناکەوە ڕێنمایی ئەەکە بەرچاوڕوونی ئەدا بە کەسەکان واتە مامەڵە لەگەڵ کەسێکی ئاساییەکە لەبەرەوەی تووشی حاڵەت ئەبێ حاڵەت واتە چی واتە کاتیە شتێکە تووشت ئەبێ لەوانەیە چەند خولەکێ بێت چەند کاتژمێرێک بێ شتەکە تەواو بێ ئیتر ئەو حاڵەتە نامێنێ بەڵام نەخۆشی چییە؟ درێژخایەنە کاتی ئەوێ هەنێ نەخۆشی دەرونی هەیە ڕەنگە چارەسەری هەر نەبێ هەنێ نەخۆشی دەرونی هەیە لەوانە چەند ساڵێکی بێ هەتاکو دێتەوە چارەسەرێکی بۆ ئەدۆزرێتەوە و هەنێ نەخۆشیش هەیە بە دەرمان ئەو شتانە چارەسەرەکە بەڵام ڕاوێژکاری پەروەردەیی مامەڵە لەگەڵ کەسێکی ئاساییەکە کە حاڵەتێکی زۆر نۆرماڵە کە مرۆڤ هەستی پێکە بۆ نمونە حاڵەتانە مەسەرەن ترسە تەنانەت خۆشیشە سترێسە قەلەقیە ئەمانە مرۆڤ لەو کاتێک کە دێتە دنیا و هەتاکو ئەو کاتێک کە ئەمرێ ئەم حاڵەتانی توش ئەبێ وە زۆر ئاساییە. باشە دکتۆرە ئیسرا پێم بڵێم ڕێنمایە پەروەردەیەکان بۆ کەسێک چییە بۆ ئەوی چۆنەڵێ سەرەتا تووشی نەخۆشی دەرونی نەبێ یاخود دووری کەوێنیتەوە لە نەخۆشی دەرونیەکان ئەو ڕێنمایە پەروەردەیانە چین؟ بەڵێ بۆ نمونە سترێس قەلەقیە کاتێککە مرۆڤەکە ئەبینی سێرەی قەلەقە زۆر نۆرماڵە چکە هەموو مرۆڤێک بۆ نمونە خوێندکارێ پێشەوەی کەوا ئەنجامەکەی دەرچێت تووشی سترێسەوێ بۆ نمونە خەبەرێکت پێڵم ئەلێم خەبەرێکی وایە ئۆتۆماتیکیان تۆ تووشی سترێس زۆر نۆرماڵە ئەمە نۆرماڵە هەتاکو چۆن کەسی بەرامبەر زوو نەجاتی بێشە بەڵام سێرەکەی بەردەوام لەسەر شتێکی بچووک هینە بێ ئەو کات لەو حاڵەتە ئەتوانی بینێری بۆ لای پزیشکی دەرونی بزانانی حاڵەتەکەی چییە لە تاکو تەشخیصی کات. زۆر باشە دکتۆر شەڕۆ پێم بڵێ ئێمە چ کاتێک پێویستە سەردانی پزیشکێکی دەرونی بکەین بەر لە وەڵامدانەوەی پرسیارەکە ئازیزان راپۆرتێکمان کردووە کە ڕاوبۆچوونی ئەو کۆمەڵێک ئازیز وەرەگرین سەبارەت بە سەردانیکردنی سپۆڕیە دەرونیەکان و هەروەها نەخۆشخانە دەرونیەکانش پێکەوە بینین و دواتر دێنە وڵاتە. ليش؟ هو عراق كله الحمد لله والشكر على زين. لا هو العراق كله مخابيط. والله بيوسم بينا بو برواشم بينيا الحمد لله. لبروي من درونين إنسان أجر سرداني بشكي دكتور بكا أجر شتيك بإلهي بيه أو زيايا نخواه بيه أو إذا صلاة جينيا بلام أويك سرداني دكتوري بشكي لين درونية كا بقناعتي من إيماني ضعيفة. تاكو ئێستا سەردانی پزیشکی دەرونیت کردووە؟ نەوەڵڵا نەخێر هیچ پێویستم پێ نەبوو سەردانی بکەم. تاکویستاکە نا بەس ئەگەر ڕۆژ لە ڕۆژە هەستکەم کە پێویستم بێ بۆ ناکێشەنیا. کاتە بەلاتەوە ئاساییە ڕۆژی. طبعا ئەکید ینی 2024 ینی ئەکید ئەو شتە زۆر احتیاجی بووە. بەڵێ من سەردانیم کردووە و سوودێکی زۆرشم لێبێنیە. من شخصیا نەخێر ناوەڵە بەس چکە برادرم هەیە چوونە بۆی و ینی تەجاربی ئەو برادرانم لەگەڵیان ئەلێن زۆری استغلالی خەڵکەکە ئەکەن و شخصیان باوەڕم پێیان. دووبارە سڵاو عزیزان دکتۆر وەک لە راپۆرتەکەی بینیمان زۆربەی هەرە زۆریان کە ئەڵێن تاکو ئێستا سەردانی پزیشکی پسپۆری دەرونیمان نەکردووە لە تۆ پرسین چ کاتێک پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەین؟ بەڵێ نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی ئەبەن بە دوو بەشەوە نەخۆش جۆرە نەخۆشیێکمان هەیەکەوە کەسەکە خوداگایی هەیە واتە ئاگای لە خۆیەتی کە من ئەم ماوەیە قەلەقم زیاتر خەمۆک بوومە ناتوانم پەیوەندیەکانم بەردەوام بکەم یعنی دکتۆر ئێستا کەسێک کە قەلەقی هەبێ
پێچگەوتمان بەڵێ ڕاڕایی هەبێ ڕاڕایی هەبێ تێکچوونی خەوی هەبێ تێکچوونی خەو میزاج بۆ نمونە میزاجی هات بێتە خوارەوە یان میزاجی بەرز بێواتە زیاد لە حەد دڵخۆش بێ هەر یەک لەمانە نیشانەی نیشانەی ئەوە پێویستە سەردانی پزیشکی ئەگەر کەسەکە ئینسایتی هەبێواتە خوداگایی هەبێ بزانێ ئەمە جۆرێک لە نەخۆشەکانمان ئاوهان جۆرێکی تر لە نەخۆشمان هەیە کە خوداگایی نییە کە نەخۆشەکەوێ بە هیچ جۆرێ نازانێکەوە نەخۆشە باشە ڕفتاری هەموو تێکە چێ پەیوەندێک کۆمەڵایەتەکانی هەمووی بەسەرێکە ئاشێوێ گۆشەگیرە بێ بە تەنها لە ماڵەوە ئەمێنێتەوە لەم حاڵەتانەیە بەداخەوە نەخۆش ئەو کە خوداگایی نامێنێ پێویستە لەسەر خێزانەکەی کە سوکارەکەی بیهێنن کەواتە بێتە دوو بەشەوە بەشێکی خۆت ئاگاد لە خۆتەوە ئەزانی کە چیتە هەست بە تێکچوونێکەکەی لە میزاز تا لە هەڵچوونەکان تا پێویستەکە لەم کاتانەیە خۆت بۆ خۆت سەردان بکەیت ئەگەر حاڵەتەکەی تریش بێ ئەوە پێویستە لەسەر کە سوکارەکەی بە شێوەیەکی گشتی ئەمە نەخۆشەکانمان ئاوان بڕێکی زۆری کە سوکارەکەی هێنن و هەندێک جار بە زۆری تێدەکەوێت هەندێک جار حاڵەتەکە تونند و تیژی تێدا پۆلیس دەیهێنێ یعنی ئەو حاڵەتانشمان هەیە باشە دکتۆرە ئیسرا پێم بڵێ لە حاڵەتێکە لە خێزانێکە تاکێک تووشی ئەو نیشانە بووە کە دکتۆر باسی کرد پێویستە خێزان چۆن لەگەڵ ئەمانە بجوڵێتەوە بەڵێ خۆی لە ڕاستیە وەک ئاماژەی پێکرد ئەبێ خێزانەکە ئاگادار بێت چکە هەموو دایک و باوکێک ئەزانێ ڕفتاری مناڵەکەی چۆنە ئەزانێت چ کاتێکە ئەم مناڵە نەئاساییە خۆی هەموو دایک و باوکێک ئەزانێ زۆر دایک و باوکێ لەوانەیە بترسێ لەوانەیە شەرمکە یا لەوانەیە لە دەرونی مناڵەکە بترسێ ئەڵێ ئەترسم ئەگەر بینێرم لەوانەیە گاڵتە بێت ئەترسم ناخی خۆی بخواتەوە لەو شێوەیە بەڵام خۆی بەگشتی ئەوە کێتە سەرچی شێوازی پەروەردە من کە ئەگەر بۆ نمونە باسی نەخۆشەکان نەکەم باسی حاڵەتەکان بکەم ئەکەوێتە سەر شێوازی پەروەردەکردن بۆ نمونە کەسایەتی دایک و باوکەکە لەوانەیە ئەگەر ترسنۆک بێ یاخود زۆر لەسەر شت بڕوە یاخود جۆری مامەڵەکردن لەگەڵ ئەو مناڵەوە ئەکە ئەم مناڵە تووشی حاڵەت دەبێ بۆ حاڵەتی کەسەکە ترسنۆک بێ کەسەکە کەساتێکی لاوازی هەبێ سترێزی هەبێ بۆ نمونە زۆر بگرێ ئەمانە هەمووی احتیمال دەکاتە سەر شێوازی پەروەردەکردنی دایک و باوک لەسەر ئەو مناڵە زۆر باشە دکتۆر چەند جۆر نەخۆشی دەرونیمانەیە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی جۆرەکانی نەخۆشی دەرونی بکەین بەڵێن نەخۆشی دەرونیەکان زۆرن ئەگەر ئێمە بمانەوێت لە کاتێکی ئاوایە باسییان بکەین ڕەنگە دەرفەت نەبێ بەڵام ئەوانەی کە هەمانە ئەتوانین دابەشیان کەین نەخۆشی دەرونی قورسەکان کە هەندێکیان ئەتوانی بڵێن بە هیچ جۆرێک چارەسەرێکی کۆتایی نییە شێ لەوانە ئێمە شیزۆفرینیامان هەیە بەڕاستی ئەوە نەخۆشیێکی درێژخایانە کەسەکە هەموو تەمەنی ئەناڵێنێ پێوەی و بەردەوام ئەبێ عیلاج کەیسی ئاوا هەیە کەیسی ئاوامان هەیە ئەوەی لە کتێبەکانە زانستەکانە نووسراوە سەتایەکی کۆمەڵگا نەخۆشی شیزۆفرینیان هەیە بەڕاستی ڕێژێکی گەلە زۆرە و جێی داخە هەروها نەخۆشیێکی کەمان هەیە دوو جەمسەریە دوو جەمسەری واتە جەمسەریشی کەسەکە شادە و هەڵچوونەکانی گەلێ زۆرن و کەم ئەخەوێ و جوڵەی گەلێ زۆرە و جەمسەرێکی تریشی ئەوەیە کە کەسەکە خەمۆکە گۆشەگیرە بێ پەیوەندی کۆمەڵایەتیەکانی هەموو نامێنێ و چێژ لە شتە خۆشەکانی ژیان نبینی ئەمە پێم بڵێ ئەم دوو جەمسەریە لە یەک کاتە ئەو دوو حاڵەتە ڕووەدا نەخێر ئەمە جەمسەرێک فترێک بۆ ماوەیەک بۆ هەفتەیەک هەفتە زیاتر بۆ نمونە لە جەمسەری ئەوەی کە جەمسەرێکی شادە لە 4 ڕۆژ بۆ هەفتەیەکە بەو جۆرە بێ بەڵام جۆری خەمۆکیەکەی لە مانگ و زیاترش هەندێک جار ئەمە ئێستا نەخۆشیێکی باوە وەگەوە ببێت ئەم نەخۆشیش 1.1 بۆ 2% لە کۆمەڵگایە هەیە بەڵێ نەخۆشیەکانی تریش جۆری نەخۆشی ڕاڕاییمان هەیە نەخۆشیەکانی خەمۆکیمان هەیە هەروەها نەخۆشیەکانی پێوەست بە خەومان هەیە نەخۆشەکانی پێوەست بە خۆراکمان هەیە هەندێک کەس هەیە زیاد لە حەد خواردن نەخوا یاخود کەمخۆریە کات هەندێک جار نەخۆشیەکانی پەیوەست بە ڕەفتارە سێکسیەکانەوە هەیە زۆرن کۆمەڵێکی زۆر باشە دکتۆر لە پێشەچی بەرنامەکەیە باسی ئەو بابەتەم کرد کەسانێک هەیە کۆنتترۆلی بۆ نمونە کۆنتترۆلی سیارەکەی پێ باشە
دەجار دایەگرێ بۆی دای بخە دەجار ئێدا خراوە ینی یاخود ئەوەی وتم کە بۆ منە دەرگای ماڵەکەیتی دەجار دایەخە بۆی تاکیدکات و بزان داخراوە ئەمە جۆرێکە لە ڕاڕایی بە نەخۆشی دەرونی دانرێ حاڵە بەڵێ تامان نەخۆشی وەسواسی یاخود ڕاڕایی جەبری پێوترێ وەسواسی قەهری ئەم حاڵەتە نەخۆشەکە جۆرێک لە خودئاگایی هەیە بۆ حاڵەتی خۆی زانێ و جۆرێک لە دڵە ڕاوکێ بۆ دروستە بێ بۆچی من وام ئەمە بۆ دەستی شاکردنی ئەم نەخۆشێت دەبێت کۆمەڵێک نیشانە هەبێ یەکێ لەو نیشانانە ئەوەیەکەوە کەسەکە لە مێشکی خۆی ئەو بیرۆکەی بۆ دێن بۆ نەپاکردنەوەیە یعنی فکرێکی بۆ دێکە من دەستم پیسە باشە چەندین جار ئەم بیرە دێ بە مێشکە دواتر دەیکا بە فعل دەیکا بەکردەوە کە کردی بەکردەوە چەندین جار دووبارێکاتەوە وەک جەنابەت ئاماژت پێدا لە پێشکی بەرنامەکەدا احتیمالیە لە ڕۆژێکا سابوونێک تەواو بکە ئەمە بەتەئکید ئەمە نەخۆشیە و ئەبێت چارەسەر بکرێت و ئەگەر چارەسەر نەکرێ بەرەو خراپتر و خراپتریشە بووە و چارەسەرەکەش بە دوو جۆرە ئەگەر دواتر بتوانین ئاماژی پێ بکەین زۆر باشە دکتۆرە ئیسرا ئێوە لە قوتابخانەکان زۆرتر باشە وەکو ڕاوێژکاری دەرونی و پەروەردەین لێ ئەم حاڵەتە لە مناڵانە بەدیەکەن بۆ مناڵێک زۆر محافزکار بێ بۆ شتەکانی خۆی ینی تەبیعەتی باش نەبێ یاخود دووبارە دەست شوشتنە ئەو شتانە ئێوە چۆن مامەڵی لەگەڵاکەن یاخود پێویستە چۆن مامەڵی لەگەڵ بکرێت ڕاستەکەی ئێمە وەکو لە قوتابخانەکان بۆ نمونە لە یەکی ئامادەی ئەوە تووشی زۆر ئەو حاڵەتانە نابین چونکە ئەم مناڵانە ناگەنە ئەو قۆناغا چونکە ئەگەر نەخۆشیێکی دەرونیت هەبێ لەوانەیە قوتابخانەی تایبەتی خۆیان هەبێ تێکەڵ ناکرێن بەوانە چونکە لە ڕەنگە هەموو خوێندکارەکانی کە ناڕەزایی دەربڕن بڵێن ئەم کەسە تەواو نییە ئەجێتمانداش لەو شتانە ئەو حاڵەتانی کەوا زیاتر دێن بۆ لامان سترێسن و لە کات ئیمتیحانات ناتوانن بە باشی بخوێنن یاخود ترسێکیان هەیە یاخود تووڕەبوونێکی زۆریان هەیە لەو حاڵەتە ئەتوانین هاوکاریاکە بەڵام لەو جۆری دەرونیانە توشمان نەبوو ڕاستەکەی وایە دکتۆر تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ نەخۆشیە دەرونیەکان بۆ نمونە بڵین ئەمە مناڵە ئەمە گەورەیە ئەمە پیرە بەداخەوە نەخۆشی دەرونیەکان تەمەنێکی دیاریکراوی بۆ نییە یعنی دەکرێت لە سەرەتاکانی تەمەنی مرۆڤەوە دەست پێ بکات وەکو بۆ نمونە نەخۆشی ئۆتیزم و فرەجوڵەییمان هەیە کە خێزانێکی زۆر بەم دەردەوە دەناڵێنن بەەوە ئەم نەخۆشی و مناڵەکانیان وایە واروها نەخۆشی پەیوەست بە فێربوونەوە هەندێک مناڵ هەیە فێربوونی درەنگ ئەتوانێت فێر بێت و هەروە هەندێک نەخۆشیمان هەیە لە تەمەنە گەورەکانە دروستە بێ بۆ نەخۆشی ئەلزەهایمەر لە بیرچوونەوە و لەو نێوانەیە لە مناڵی تا پیری زۆربەی زۆری نەخۆشەکانە کەوێتە ئەو فترەوە کەواتە بۆ وەڵامی پرسیارەکەت تەمەنێکی دیاریکراو نییە ئەکرێت لە هەر ساتێکی ژیانە مرۆڤ تووشی نەخۆشی دەرونی بێ هەر کاتێک بێت هەر تەمەنێک بێت هەر قۆناغێکیشان بێت ینی ئامادەی ئەومانتیایە کەوات تووشی باشە دکتۆر پرسیارێکیەوە ئایا نەخۆشی دەرونیەکان چاکە بنەوە یاخود چارەسەری نەخۆشی دەرونیەکان چۆن نەکرێت باڵێ بابەتی چارەسەر لە نەخۆشی دەرونیەکانە ئەکەوێتە سەر جۆری نەخۆشیەکە بڕێکی نەخۆشیمان هەیە کە دەتوانین بڵێن خۆشبەختانە چاک دەبێت جۆرێک فۆبیامان هەیە کۆمەڵێک لە جۆرەکانی فۆبیامان هەیە بۆ نەکەسێکمان هەیە فۆبیای هەیە لە بۆ نمونە بینینی پشیلە نەخۆشی وامان هەبووە بۆ نمونە بە بینینی پشیلە لە 50 مەترەوە زۆر تووشی دڵڕاوکێکی لە ڕادەبەدەر یاخود فۆبیا یان ترس لە شوێنی بەرز یاخود فۆبیای کۆمەڵایەتی ئەوەی کەوا بڕاتە ناو خەڵک قسە بکات یاخود ئەوە ئەم جۆرە نەخۆشیانە خۆشبەختانە هەندێکیان بەبێ دەرمانیش تەنها بە چارەسەری دەرونی واتە جەلسات و دانیشتن چارەسەر دەبێت بەڵام هەندێکی ترمان هەیە وەکو نەخۆشیەکانی شیزۆفرینیا دوو جەمسەری و خەمۆشی قۆرس و هەندێک لە جۆرەکانی دڵڕاڕایی وەکو نەخۆشیەکانی تری جەستەی پەستانی خوێنە بەرزی پەستانی خوێنە شەکرەیە ئەم نەخۆشیانە دەبێت نەخۆشەکە و کەسوکاری نەخۆشەکە دەست و پەنجەی لەگەڵا نەرمکەن و لەگەڵیا بڕۆن چارەسەر وەرگێ بە شێوەیەکی بەردەوام
یعنی ئەکرێ بە بیکەین بە دوو بەشەوە بەشێکیان چارەسەر دەبن و بەشێکیان کۆنتترۆڵەکرێن هەر وەکو نەخۆشی زەخت و شەکرە چۆن کۆنتترۆڵەکرێ لەگەڵی ئەمێنێتەوە ئەمیش هەروایە توانین بە شێوەیەکی گشتی چارەسەر لە نەخۆشی دەرونیەکانە بکەینە سێ جۆرەوە جۆرێکیمان چارەسەر بە دەرمانە ئیترچ دەرمان بە حەبێ بە دەرزی بێ بە شێوەیەکی گشتی بڕێ لە زۆر لە نەخۆشی دەرونیەکان چارەسەری دەرمان بەکارهێنی جۆری دووەم چارەسەرە بە جەلسات واتە جەلساتی دەرونی وات ڕاوێژی دەرونی و چارەسەری دەرونی ئەمە بریتە لە جەلسات نەخۆش لەگەڵ دکتۆرە دانیشێ دکتۆر کۆمەڵێک دکتۆریان ڕاوێژکاری دەرونی کۆمەڵێک ڕێکار ئەگرێتە بەر کۆمەڵێک ئەرک ئەسپێرێ بە نەخۆشەکە کە بی کات لە ماڵەوە لە ژیانە پەیڕەوی بکات وەکەونە گفتوگۆیەکەوە چارەسەرەکە بەم جۆرەیە جۆری سێمیش چارەسەرمان هەیە بە تەزووی کارەبا کە لە نەخۆشیە دەرونیە قورسەکانە بەکاردێت کە لە ناو خەڵکە جۆرێک لە عیبا یاخود ناشرینیەک بۆ بابەتەوە بین بەڵام لە ڕاستیە لە ڕووی زانستی چارەسەرێکی زانستی و هیچ کێشەی نییە و هەر کاتێک نەخۆشێک پێویستی کرد چارەسەر بە تەزووی کارەبا بەکار بێت دکتۆر پێشنیاری ئەوەی کرد زۆر زەرورە زۆر گرنگەکەوە کە سوکاری نەخۆشەکە ئەوە ڕەت نەکەنەوە هیچ کێشێکی تیانی زۆر باشە دکتۆر باسی ڕاوێژکردنمان کرد لەگەڵ نەخۆشە دکتۆر ئیسرا ئێوە وەکو ڕاوێژکاری پەروەردەیی و دەرونی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتاکەن ئایا جەلساتی دانیشتنتان هەیە لەگەڵ ئەو کەسانەی کە هەستەکەی تووشی نەخۆشی دەرونی بوونە؟ بەڵێ بەدڵنیاییەوە کاتێک کە کەسەکە دێتە لامان دانیشین لەگەڵی سەرەتا بێ هەنێ قسە بکە هەتاکو تێ بگەین ئایا دەرونی ئەم کەسە چۆنە ئایا ژیانی چۆنە چکە بەپی زروفی ژیانی ئەبێ ئێمە چارەسەردانێن و دوای ئەوە دانیشین زانیاری لێوەرەگرین ئەتر لە تەمەنی بێ لە چەند کەسن لە خێزانەکەیان چیان بەسەر هاتووە و چەند جا توش ئەم حاڵەتە بووە و خۆی کاردانەوەی چی بووە زانیارێکی تەواوی لێوەرەگرین ئەتر بە پێی زانیارەکە دانیشتنی لەگەڵ لەوانێت پێویستی بە چەند دکتۆر بۆ منە زۆر ئەزانین ئەو قوتابیانەی پۆلی شەشن بۆ منە باشە خۆیان زۆر زیرەکەن بۆنە لە نیوەی ساڵ دەرەجەیەکی باشیەناوە نمرێکی زۆر باشە بەڵام ترسێکی هەیە بۆ تاقیکردنەوە و زۆر نمونەشمان بینیوە بۆ من بڵێم خزمی خۆیم هەبووە زۆر زیرەک بوو ینی چاوەڕێی ئاسێکی زۆر باشی لێکراوە بەڵام کە چۆتە ناهۆڵی تاقیکردنەوە لە کۆتایی ساڵە زۆر خراپ بووە ئێوە چۆن مامەڵ لەگەڵ ئەو ترسا ئامۆژگاری تۆ چییە؟ هەم بۆ خودی قوتابێکەوە هەم بۆ کە سوکارشی بەڵێ خۆی لە ڕاستەکەیە کە ناوی پۆلی شەشە هێنی ئێمە وامان کردووە شتێکی زۆر ترسناک بێ واتە مستەقبلتە تەواو لە دوای ئەمە ئەتر هیچ دنیا تەواو ئەبێەوە هیچ شتێکی کەنیە بەڵامە پێچەوانێ پۆلی شەش ئەمە یعنی مستەقبلت نییە ئایندەی کەسەکە دیاری ناکە ئەو فکرەیە لە مێشکەتی بۆیە ئەمە ڕێژێکی بلی 50% ترسەکە هۆکارەکەی ئەوەیە 50%ەکەی تر ئەوەیە چواردەورەکەیەتی بۆ نمونە خێزانەکەیەتی تیشک زۆر ئەکەنە سەری زۆر ئامۆژگاریەکەن ئەوەنێ کە سترێس ئەبێ و خۆشی ئەوەنە ئەترسێ ناتوان بە باشی بخوێنە کاتێکەوە باشی نەخۆ کاتێک کە زانیاریکی باشت نەبوو ئۆتۆماتیکیە سترێست بۆ دێ ئەتر هەرچەنێ ماندوو بێرچەنێ کاتەکەشت زیاد بە بۆ خوێندن لە کاتێک ئیمتیحان بیرتەچێ بۆ لە بریکەوە تۆ تەنها بۆ کاتێکی کورد لەبەرت کردووە سەیفت نەکردو ئەو زانیارەیە بۆ کاتێکی درێژخایەن زۆر باشە دکتۆر شەران پێم بڵێن نەخۆشی دەرونیەکان کە تایبەتن بە مناڵ وەک لە سەرەتاوە شەندێک باست کرد ئەو نەخۆشیانە چین؟ بەڵێ گەورەترین نەخۆشی کە ئێستا بەربڵاوە و زۆر دایک و باوک زۆر بەدەستیەوە دەناڵێن بابەتی ئۆتیزمە نەخۆشی ئۆتیزم پێوترێ شەبەنگی ئۆتیزم جا شەبەنگی ئۆتیزم کە ناومان ناشەبانگ ئەوە نییە کەسەکە بڵێن یان هەیەی یان نیەتی باشە یعنی وەکو شەبەنگێکە ڕەنگە کەسێک مناڵێک 40 هەیە بە یەکێک 160 زیاتر هەتا هەندێک جار مناڵی وامان هەیە ینی حاڵەتی ئۆتیزمەکەی وایە بە هیچ جۆرێک یعنی ژیان لەو خێزانە نیشانە لە تەمەنی چەندێکەوە دەرەکەوێت هەر لەسەر تەمەنی سەرەتاکانیەوە 2 ساڵ و ئەوانەوە کە هەندێک جار کەمتیش و دایک و باوک یاخود دکتۆری دەرونی
پسپۆر بە نەخۆشی مناڵ ئەتوانی بەس نیشانە سەرەتایەکانی نەخۆشیەکە چییە بۆ ئەوی دایک و باوکێک لە سەرەتاوە بزانن مناڵە 1 ساڵ و 2 ساڵەکەیان چەند نیشانەیەکیە کە ئاماژن بۆ نەخۆشیوەتی یەکێ لە نیشان هەرە گرنگەکان ئەوەیەکەوە ئێمەی مرۆڤ کە بەیەکەوە قسە ئەەکەین یاخود گفتوگۆکەین کە هەر لە سەرەتاکانی تەمەمانەوەیت چاو لێک ئەبڕین تەماشا یەکتری ئەەکەین تەماشاکردنی یەکتری ئەوەی سەرەتاییترین ڕفتاری مرۆڤ باش واتر ئەزانم کە تۆ لەگەڵمەتە دەنگێک دێت من ئاگام لێک ئەو دەنگە لەکوێوە دێت و شتێک بەرەو ڕۆم دێت ئەزانم بەڵام لە نەخۆشانی ئۆتیزما ئەو گرفتیان هەیە ناتوانن تەرکیزکە ئەو تەرکیزە ئەو تەماشاکردنیانی ئەوە هەروەها ناتوانن پەیوەندی دروستکەن مناڵ هەرچەندێ ئێمەوە ئازانیکەوە ناتوانن بەڵام هەر لە سەرەتاکانی تەمەنیانەوە دەستەکەن یەکەم کەس کە پەیوەندی لەگەڵا دروستەکەن لەگەڵ دایکیانە باشە لەگەڵ دایکیانە دواتر ئەندامانی تری خێزان ئەو پەیوەندی کێشەی تێکەوێت تەماشاکەی 3 مناڵ بەیەکەوە دانەی دوانیان بەیەکەوە یاریەکەن بەڵام ئەوەکەی تر یاریەکە بەس بەتەنها دوور لەوان یاریەکە ئەوە نیشانێکە بۆ ئەوەیکەوە ئەم ناتوانێت لەوان تێبگا کە یاریکردن چییە باشە و هەندێک ڕفتاری هەیە پێوترە ستریۆتایپ واتە چی دووبارەی کاتەوە بۆ نمونە لە ڕۆژێکە 10 جار بۆ نمونە فڵان یاری ئەباتە ئەوە و ئەهێنێتەوە باشە بۆ نمونە بۆ دەست شۆردنی لە یەک شوێنە ڕوا دەستە شۆردی هەندێک ئاها چۆنەڵە سیفاتی هەیە کە دووبارەکردنەوەی تایە یاخود بۆ نمونە یاریت بۆ کڕیوە بۆ ئەو یاری پێ بکە یاریەکە ئەگرێتە بندەسیەوە و بۆ نمونە بە دوای سەرە دەبەیەک سەرە شتێک ئاوا ئەگەڕێت کە هیچ پەیوەندی بە یاریەوە نیە ئەو یاری بۆ شتان ناکات هەرێک لەمانە نیشانێکی بۆ نیشانێکی دیارن بۆ ناسینەوە نەخۆشی بەڵام زیاتری ئەوێت چۆنەڵێت ئەبێ مناڵەکە ببینین لە ڕووی شێوازەوە لە ڕووی شکلەوە ئاساییە لە ڕووی شکل و شێوازەوە ئاساییە بەڵام ڕفتاری جیاوازە چۆنەڵێ ئەو کۆنتاکتێکەوە ئەبێ مناڵێک لەگەڵ دەوروبەریابیکە ئەو لەوەیان ناتەبێت وەکو هەر نەخۆشیەکی تر دکتۆر زووتر بێنن بۆ لای پزیشکێکی دەرونی باشترە بەداخەوە بابەتی ئۆتیزم نەخۆشی ئۆتیزم بابەتی جنێتیک واتە جینتیایە زۆر دەورە بینێ ینی هەندێک جار ئێستا بابەتی مۆبایل و سوۆسیال میدیا و تەلەڤیزیۆن ئەوانە دێتە پێشەوە ئەو ئامێرانە تەلەڤیزیۆن ئەوانە نابنە هۆکار بۆ وەکو هۆکاری سەرێکی ئەبێ لە ڕووی جینیەوە چۆنەڵێ بیسێک واتە بنچینەیەک هەبێ لە مێشکی مناڵەکە تەلەڤیزیۆنەکە سوۆسیال میدیاکە مۆبایلەکە دێت خراپتریەکات باشە ئێمە کە ئەڵێن بەکار نهێنرێ بۆ نمونە بۆ ئەومانەکەەوە ئەو حاڵەتی کەیاتی خراپتر نەبێت ئەگی ناوەکو دروستبوونی ئەوە ناڵێکی زۆر هەیەکەوە موبایلش بەکارهێنێ بەڵام ناتوانین بڵێن ئۆتیزم خۆش دکتۆرە ئیسرا لەسەر بابەتی مۆبایل با قسە بکەین مۆبایل بەگشتی شاشە با قسە بکەین کاریگەری شاشە چییە لەسەر منداڵ بۆ توشبوون بە نەخۆشی دەرونیەکان ئامۆژگاری تۆ دووبارە بۆ دایک و باوکان چییە ئایا ئاساییە بە شێوکی ئەم هەڕەمەچەیەکی ئایبینن هەر مناڵێکە و شاشەیەکی بەدەستەوەی بە کەیفی خۆی بەڵێ ڕاستەکەی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ئۆتیزم جودایە یعنی نابێتە هۆکار بۆ مۆبایل نابێتە هۆکار بۆ ئەو ئینە بەڵام هەنێ حاڵەتەیە مەسەرەن نەخۆش نییە و هیچ حاڵەتێکی نەخۆشی نییە لەو ماڵە تەنها سێرەکەی چەند ڕەفتارێکی خراپی هەیە یاخود ئەوەکو مناڵێکی ئاسایی هیناکە هۆکارەکەی چیە بێ مۆبایلە بێ کاتێک کە مۆبایل زۆر بەکارهێنێ ئەم مناڵە جوولەی کەم ئەبێتەوە واتە لەوانەیە ئەگەر 5 ساعت 10 ساعت ئەم دەستی بەس ئاوا بێ هیچ جوولەیەکی نەبێ چکە مناڵە بێ جوولەیەکی زۆر وزەیەکی زۆریە بێ ڕۆژانە ئەو وزەیە دەرکا بەچی بە یاریکردن چەندێ مناڵەکە بچوک بێ ئەوەنە یاریەکانێ بێ جوولەیی تیاابێ بەعین دکتۆر ئەگە پرسیارەکە بۆ شێوە بکەین کاریگەریە خراپەکانی مۆبایل لەسەر منداڵ چییە فەرمو
کاریگەریەکان بۆ نمونە لەلایەنی جوولەوە جوولەی کەم ئەکاتەوە ترەوە ئیناکە کۆمەڵایەتی نابێواتە ناتوانێت تێکەڵ هیمێت چکە بەردەوام بە تەنها خۆی بووە و کاتێک کە مۆبایلەکەی لێ ئەسەری ئەبێ دایک و باوک یعنی چۆنەری جێگرەوەی هەبێ بۆ نمونە یاری لەگەڵ ئەو شتانی لەگەڵ نەکەی سێرەکی عەسەبیش ئەبێ جێگرەوە بەست وەک چی بە دایک و باوک یاری لەگەڵ بکەن بەڵێ دایک و باوک یاری لەگەڵ شەڕەمووی خەریکی مۆبایلەوە کێشەکە لەسەر ئەوەیە بەڵێ یەکەم شتیانەوە تا دەوامیان هەیە کاتیانە یاخود خۆشیان خەریک مۆبایلین یاخود ئەو جۆرە ڕۆشنبیریان نییە فتۆ ئەبێت لە جیاتی کە بۆ دوونە ئەلێ من مۆبایل نادەم بەڵام مۆبایل نادی ئەبێ شتێک بکەیت تۆ بەردەوام لەگەڵ ئەو مناڵەبی پێویستی بێت هەتاکو 5 ساڵی یەکەم ئەبێ وەکو مناڵبی ئەبێ وەکو مناڵ یاری لەگەڵکەی هەنێ یاری شێ ینی ڕاستەکەی هیچ لەلایەنی مادی و تەکلیف و شت ناکە بەڵام جوڵەیەکی زۆر زێر بۆ نمونە ئەو پەرداخەکان لەوانەیە 200 یاری بتوانی پێ بکەی و یەکەم شت هزریان لەلایەنی هزریەوە زۆر باشەکە زیرەکە بێت دووەم شت لایانی جوولەیەوە دوورەکەونەوە لە مۆبایل و چۆنەری کەسەکە زیرەکیش ئەبێ لە کۆمەڵاتیشەوە تێکەڵ بە مناڵی ترێ. زۆر باشە دکتۆرە هەر سەبارەت بەو بابەتە ئەگەر تۆسە بەرز بینەوە بگەینە ئاستی گەنجانش باشە کاریگەری سۆشیال میدیا لەسەر گەنجان چییە بەو شێوەیە؟ ڕاستەکەی پێوترێ تۆڕە کۆمەڵاتەکان بەڵام خۆی لە ڕاستیە گۆشەگیرت ئەکات. یعنی تێکەڵت ناکە ئەگەر تێبینی کەی سەرکەی گەنجێک بە 10 ساعات بەلای کەم بە 10 ساعات ئەتوانێت لەسەر مۆبایلەکە بێ لەسەر مۆبایل چۆنە تەواصلی نامێنێ لەگەڵ چواردەوەرەکەی بۆ نمونە ئامادەیە لە ژوورێکە بە تەنها بێ لەسەر ئینتەرنێتە بێتر خۆتان نەزانن تۆڕە کۆمەڵاتەکان لانی باش و خراپی هەیە باشەکەی ئەوەیەکەوە زۆر ئاسانکاری کردووە لە ژیانمان و ئێستا زۆر ئەبینم گەنج کار ئەکەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەو لایەنە باشەشیە بەڵام لایەنە خراپەکەیمان زۆر بردووە. ئەگەر لە لایەنە خراپەکەەوە قسەی لێ بکەین بەڕاستی دکتۆرە ئەو بابەتێکی زۆر سەیرە هەر تاکێک کە زۆر خەریکی سۆشیال میدیای دوو جیهانی بۆ دوورست بووە باشە جیهانێکی واقعی کە تایە ئەژێ دێت و ئەڕوا و نانەخوا ئەچێتە بازار جیهانێکی فەیکش بانایی بنێ فەیک و خەیاڵی کە دنیای سۆشیال میدیایە خۆشی نازانێ ئەم دنیا واقعیە کاتە قوربانی ئەمە یاخود ئەم دنیای کورێتە قوربانی ئەمە یعنی بە جۆرەکان هەموو شتە واقعەکانی ژیانی تەرخان کردووە بۆ ئەوەی لەم جیهانەیە بژێت باشە لی تێک چووە ینی لە نێوان ئەم دوو جیهانەیە لە کامیان بژێت بەڕاستی بابەتی سۆشیال میدیا زۆر قسەی لەسەرەکرێ دکتۆر تۆ پێم بڵێت تۆ قسەت چێ لەسەر بابەتە ئەوەی کەوا من هەمووی ئاماژەی پێ بدەم لە بابەتی سۆشیال میدیایە ئێمە شتێکمان هەیە پێوترێ بێزاری باش بێزاری لە ڕێژەیەکە زۆر زەرورە بۆ مرۆڤ بابەتی سۆشیال میدیا جۆرێک ئەلەو بێزاری لێ مرۆڤان هێشت و ئێمە کاتێ بێزارە بینکسەر مێشکمان وەکو بڵێ حاڵتێکی بەسەرادی ئەڵێ با ڕێگە چارە بدۆزمەوە ئەم بێزاریە تێپەڕێنم ئیشێک بدۆزمەوە کارێک بدۆزمەوە داهێنانێک بکەم بەڵام ئێمە کە مۆبایل بەکارێنین بەردەوام مادەی دۆپامین لە مێشکمانە ئەڕێژرێ لەبەرەوەی بەردەوام خۆشە ڤیددیۆی خۆش دەنگی خۆش کۆمیدیا ئەبینین یعنی بە چرکە ئێمە مەجای مێشکمان نادەین بێزاری توش بێ باشە دوای ئەمە گرفتێترمانەیە کە ئەمە ڕاستیکی زانستیە و چۆنەڵێ مەقالاتی لەسەر نووسرا ئەو بابەتی میزاج ئەوانەی کەوا زۆرتر مۆبایل بەکارهێنن گرفتێکی زۆر لە میزاجیانە دروستە بێ ینی بۆ ڕۆژی دواتر کە ڕۆژێک مۆبایل زۆر بەکانی ڕۆژی دواتر ئەڵێ نازانم میزاجم زۆر خراپە ئەو ڕۆژە و ڕۆژی دواتریش میزاجی بە شێوەیەکی گشتی دابەسێ تااقەتی هیچی نییە ئیشەکانی دواکەوێ هیچی لەبەر ناڕوا و هەستەکات جۆرێک لە چۆنەڵێ بێبەندوباری لە ژیانە ئەڕوات و ئیشەکانی دواخات ڕۆژ دوای ڕۆژ ئیشەکانی دواکەوێ و ناتوانێت پەیوەندەکانشی و هەروەها بپارێزێت تاو زۆر باشە دکتۆر ئەگەر سێرکە کۆمەلگای ئێمەیە کاتێک کە خێزانێک نەخۆشێکی دەرونیانە بێت زۆر زەحمەتە ینی مامەڵەکردن لەگەڵی تۆ پێم بڵێ چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشی دەرونی بکرێت لەلایەن خێزانەوە خێزانێک کە نەخۆشێکی دەرونیانێت چۆن مامەڵی لەگەڵ بکەن زۆر باشێت گرنگترین شت لە بابەتی نەخۆشی دەرونیە بوو کە سوکاری نەخۆشەکە ئەوەیە کە لە خودی نەخۆشیەکە تێبکەن کە ئەمە نەخۆشی دەرونیە و بەو جۆرەیە لە ڕووی زانستی و ئاوهایە
و داهاتوەکەی ئەوەیە باشە بۆ ئەوەی نەکەونە ئەو هەڵەیەکەوە دکتۆر بگۆڕن نەخۆشی کەس و کاری وا هەیە چەندین دکتۆریان بە نەخۆشەکەیان کردووە هەوڵی ئەوادەن کەوا بچنە دەرەوەی وڵات بۆ نمونە هەندێک نەخۆشیمان هەیە ئێمە چۆنەڵێ چارەسەری نییە چارەسەری کۆتایی نییە وەرەمێک نییە و دەریکەین و بڵێن کۆتایی هات شیزۆفرینیا چارەسەر نییە بڕۆیتە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەڵمانیا لە پزیشکیا زۆر پێشکەوتو وەکو ئەمریکاش چارەسەری کۆتایی نییە تۆ بێ دە سوپەنجە لەگەڵیانان بکەیت بێ لەگەڵ یا بڕۆی و عیلاج وەربگرێت ئەمە ئەم تێگەیشتنە زۆر مهمە بیبەی بۆ لای ئەو کەسانی کەوا ڕوقی ئەخوێننەوە بیبەی بۆ لای ئەوانەی کەوا بە حساب ئەو کەسە جن چۆتە گیانیەوە نەخۆشی وامان زۆر بۆ دێ و لە نەخۆشخانەکان دووارە داخلەکرێنەوە ئەمە وای لێکە هەر کاتێکەوە نەوبەیەکی بۆ دێ ئەو نەخۆشە زیاتر وەزعەکەی بارودۆخەکەی خراپ بکاتەوە ئەمە حاڵەتێکی تریش ئەوەیەکەوە نەخۆشی دەرونی واتای ئەوە نییەکەوە کۆتایی دنیاە و ئەو کەسە ئیتر خانە نشینی بکەین لە ئیش و کار لە پەیوەندی کۆمەڵاتەکان لەوەی کە ئەرکی پێ بسپێری خۆ دەزانی کەسێک ئەگەر لە شوێنێکە هیچ ئیش و کارێکی پێ نەسپێرێ ئەرکێکی نەبێ و هەست بە واقعکەوە بۆتە ئەرک بۆ ئەوانی تر بارگرانی بۆ ئەوانی تر دروست کردووە ئەبێ بە گوێرەی توانای خۆی بە گوێرەی نەخۆشیەکەی لە ماڵە ئەرکی پێ بسپێری بۆ نمونە گەنجێکە و تووشی نەخۆشی شیزۆفرینیا بووە دەتوانی ئەوەی پێ بڵێ بڕۆ بازاڕیمان بۆ بکە بۆ نمونە بڕۆ شتمان بۆ بکڕە بڕۆ ئەو شتانی کە ئەتوانێ بیکات نەک ئەوەی کەەوە تۆ نەخۆشی علاجی خۆت وەرگرە و دابنیشە وای لێ دێ ئەو پەیوەندی کۆمەڵاتەکانی نامێنێ وەزنی زیاد دەکات دووبارە گرفت لە دوای گرفت بۆی دروستە بێت بەڵێ زۆر باشە دکتۆر دەست خۆش بۆ ڕێنمایەکانم دکتۆرە پێم بڵێ گەنجێک بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشی دەرونیانە نەبێت کە دکتۆر باسێکات چی بکات بۆ ڕۆژانە ژیانی خۆی چۆن بەڕێ بکات بەڵێ من وەکو خۆم ڕاستەکەی یەکەم خاڵ کە زۆر گرنگە لە لای من خەوە باش کاتێک کە مرۆڤ خەوی ڕێخست ڕۆژانەی هەمووی ڕێکە بێ تەندروستی نیوە لەسەر خەوە خەوەکەت باش کرد بۆ نمونە زوو بخەوی زوو هەڵسی ئەوە یەکەم خاڵ دووەم خاڵ کار بکرێت واتە ئەم دەست بەتاڵیە ئەمەیکە ئەوە دەست بەتاڵ بێ هیچ کارێکت نەبێ یەک لەلایەنی مادیەوە تووشی یعنی ناخۆشیەکەبی دووەم شت ئەوە دەست بەتاڵە بێ زۆر بیر ئەەکەیتەوە بیر لە ڕابردووەکەیتەوە بیر لە شتی خراپ بکەیتەوە بۆ وام کرد ئەمانە هەموو بۆ نمونە بێتە گۆک گرێکی دەرونی لەلای کەسەکە دێ و خوێندنەوەی کتێب زۆر گرنگە واتە خوێنەوەی کتێب تۆ تێڕوانینت ئەگۆڕێ بۆ شتەکان بیرکردنەوە زۆر ئەگۆڕێ فێر ئەبی و خاڵێکی تریش هەیە هاوڕێ یعنی ئەمانە ئەم چوارشتە زۆر شت هەیە بەڵام ئەم چوارشتە زۆر سەرەکیە تۆ هاوڕێتی کێ بکەی بە هەمان شێوەک ئەوە لێ هاوڕێتی کەسێکی زیرەک بکەی بە هەمان شێوە زیرەکە بێ بە تۆ کە هاوڕێتی کەسێکی باشت کرد و کەسێکی سەرکەوتوو بوو ئۆتۆماتیکیان تۆش نفسیەن ئەگۆڕی بە وەکو ئەو کەسەت لێ دێت باشە دکتۆر دەست خۆش دکتۆرە دکتۆر شەروان پێم بڵێ ئێمە باسی ئەومان کرد کە خێزانێک چۆن تەعامل لەگەڵ نەخۆشێک بکات ئەی پێم بڵێ لە کۆمەڵگات ینی چۆن لە ڕێنمایی تۆ ئاماژگاری تۆ بۆ کۆمەلگا چییە کە چۆن لەگەڵ نەخۆشی دەرونیەکان مامەڵە بکەن بەڵێ گەورەترین گرفت لە بابەتی نەخۆشی دەرونیەکانە شتێکەیە لە زمانی پزیشکیە پێوتە ستیگماواتە نەنگ واتە عیبە گەورەترین گرفت لە نەخۆشی دەرونیە بابەتی ئەم عیبە هەیە زۆر گرنگە کۆمەلگا ئەو عیبەیە لەسەر نەخۆشانی دەرونی لا بتات بە شێر بانکردنیان بە کەم عەقڵ بانکردنیان و ناوناتوەرە لە سەردانانیان ئەمانە گرفتی زۆر گەورن چونکە نەخۆشە دەرونەکان بەهۆی ئەو حاڵەتی کە تێکەوەن پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زۆر کەمەکەنەوە ناتوانن تێکەڵی کۆمەلگا بن کە تۆ ئەو عیبانە و ئەو نەنگانیان بۆ ئیزافاکەی ناوناتۆریان لێنی کارەکەیان چۆنەڵێ خەمێک ئەخاتە سەر خەمەکانی تریان ئێمە بێ کۆمەڵگامان دەستگا میدیایەکانمان مامۆستایانی ئاینیمان ڕێکخراوە پەروەردەی ئەوەکان یارمەتی نەخۆشانی دەرونی بدەن بۆی تێکەڵ بنەوە بۆی بتوانن پەیوەندی دروستکەنەوە بێن ئەوانی ئەتوانن کار بکەن ئەمە یەک دووهەمیش هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە بەڕاستی وایان لێدێ ناتوانن
پێداویستی ژیانی خۆیان تابین بکەن لە ڕووی مادی و زروفیان زۆر ناخۆشە بێت باردۆکان زۆر ناخۆشە بێت زۆر گرنگە حکوومەت و ڕێکخراوە خێرخوازیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان گرنگیەکی زۆر بە حاڵەتی مادی بڕێک نەخۆشمان هەیە چونکە ناتوانێت کار بکات باشە و دەرمان و چارەسەرەکانیشی بە شێوەیەکی گشتی مکلیفە و پارەی ئێوێ و بەردەوامی ئێوێ وەکو چۆن نەخۆشێکی زەخت و شەکرا چەندین ساڵ عیلاج بەکارهێنێ ئەویش عیلاج بەکارهێنێ ناتوانێت کارێک بکات دەرامەتێکی هەبێ لەم لاشەوە ئەبێ بەردەوام پارە خەرج بکە و سەرف بکە بۆ ئەوی بەردەوامی بە چارەسەری نەخۆشەکەی بدە. سپاس بۆ ئێوە دکتۆر سپاس بۆ دکتۆر ئەمڕۆمان دوومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانت ئەوەی کە لەم بەرنامەیە باس کرا ئەوەیە کە نەخۆشی دەرونی وەکو هەر نەخۆشیەکی تر وەکو هەر نەخۆشیێکی جەستەیی تر نەخۆشیە پێویستی بە چارەسەرە هیچ نەنگی و شەرمیەک نییە کەسێک بچێت بۆ لای پزیشکێکی پسپۆڕی دەرونی ئاسان پزیشکە پسپۆڕەکان دانیشتن لەگەڵیان زۆر خۆشیانی هەر کامێکیان بێت بە هیوام هەموو لایەک سەلامت بن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ